بەڕاستی بەشی گەورەی ئەو ئامانجانی کە پێکاومانە و سەرکەوتانی بەدەستمان هێنا پۆلیسێ شارەوانیە کەشوگوزارێک ئاوێک کارەبایەک گرنگمان زانی کە ڕێزێنان بۆ پارێزگار و لژنە ئەمنیەکان و سەحیەکانی و خەدەمیەکانی شاری سلەیمانی بکەین و طبعاً هەموو شارەکانی هەولێر شایانی ڕێزێنان بەڵام بە حکومەی کە ئێمە لە سلەیمانی ژین ناتوانین بچینە هەولێر لەبەری کە سنوورەکانیش داخراون بۆیە ئێمە لە سلەیمانی هەستین بە ئەنجامدانی ئەم ڕێزێنانە ئەمەش کە بڵاو نەبووێتەوە ئەم ڤایرۆسە لە کوردستان کە سەرەڕایەوەی کە ئێمە حدودمان بەیەکە لەگەڵ ئەم دەوڵەتانە ئەوەش هۆی ئەوەیە کە ئەم لژنە ئەمنیانە بەرەز پارێزگار و لژنەی ئەمنی و سەحی و خەدەمی کە کاتی خۆیان شەو ڕۆژیان لەسەر یەکداناوە بۆ خزمەتکردنی گەل و نیشتیمان. هەرچەنە ئێمە لە ڕاستیە ئەوەی کردومانە بە ئەرکی سەرشانی خۆمان ێزانین چاوەڕوانی پاداشت و خەڵات نەبووین لە هیچ کەسێک بە ئەرکی سەرشانی خۆمان ێزین بەڵام کاتێکیش کازانی چین و توێژەکانی کۆمەڵگا پێزانیانیان هەیە بۆ ماندووبوونی ئێمە زیاتر هەان ئەبێتە هاندەری زیاترمان بۆی چی دەتوانامانە بێ درێغی نەکەین لە پێناوی خەڵکە. ئەمە ئەرکی شارەوانیە بۆ هەموو شاری کەرکووک ئەم جۆرە کارانە بکە بەڵام خۆتان نەزان بە بۆنەی هاتنی ڤایرۆسی کۆرۆنەوە و ئێمە بەداخەوە لەگەڵ وەرزی نەمامچاندنە بۆ نزیکەی 40 ڕۆژ بە دوامانی خست چەند کارێکمانە بوو دوامان خست ئێستاوە خەریکین نەمامەچێنین و گوڵیش لەم جەزرە وسەطیە ئەچێنین. نەمام سوودی زۆرە بۆ نمونە هەوایە پاکمان پێدەبەخشێت جوانیەکشی تایبەتشی هەیە و هەروها ئێمە لە شارێکی نەوتاوین پێویستمان بە چاندنی نەمامی زۆر هەیە بۆیە هیوادارین بەردەوام بن بەم شێوەیە کارکردن لە تەواوی کەرکووک کە تاکو ژینگەیەکی پاکوخاوێنمان بۆ دروست بێن. دیارە ئێمە ڕۆژانە دەرەنجامی ئەو کێشە و گرفتانەی کە لە سنووری کارەبای دەربەنیخان ڕوەدەن دوای پەیوەندیکردن لەگەڵ بەشەکانی سیانە ئەو گروپانەمان دابەشەکەین بە دوو گروپی جیاواز لە ئێستادا دوو تیمی جیاوازمان دابش کردووە تیمێکی گەڕۆک بۆ ناو شار و چارەسەرکردنی گرفتی ناو شار و تیمێکمان لە دەرەوەی شار کە ئێستا خۆم لە دەرەوەی شارم لە چارەسەرکردنەوە ئێمە لە ئەرکی خۆمان بەردەوام بین بۆ گەیاندنی وزەی کارەبا بە دوا هاوبەشی کارەبا بۆ ئەوەی سودمەند بێ لە کارەبای نیشتیمانی. ئێمە وەکو ستافێکی بەڕێوەبەرایەتی کارەبای دەربەندیخان بەهۆی هەورە بروسکە و باوباران و ڕەشەباوە چەند خەلەلێکمان بۆ دروست بووە حالیان ئیسا لە ئەم مەوقیعین لە زەرفی تەری هەشت لە گەڕێکی سەراب تیمەکانیشمان هەر بەردەوامن لە گەڕان تا ئەم ساتە وەختەیەش ئێمەش هەر بەردەوامین و بۆ چاک سازی.